ئێمە موسڵمان زۆر پێویستمان بەوە هەیە، بەڵام بەداخەوە کاتێککە حەدیث بۆ خەڵکی باسەکەی کەسانێک هەیە ئەڵێن چۆن ئەبێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خەڵکی لە ماڵەوە بسووتێنێ. ئەوە جوابەکەی لە حەدیث بوخاری مسلمدایە. ئەوە دیارە بوخاری مسلمن نەخوێناوەتەوە، دیارە سونەنەکانت نەخوێناوەتە، بۆیە ئینکاری ئەو شتە دەکەی، نازانی حەدیث چییە. بخاري مسلم همو زانایان ببێ خلاف متفقن لەسەرەوەی کە صحیحە. هەندێک علەما هەیە ئەڵێن دووسێ حەدیثێکی ضعیفی تایە، ئەویش ڕەئیکی ضعیف. بخاري مسلم هیچ خلافی تێدا نییە. ئەم حەدیثانەی کە باسم کرد هەموو ئومەتی ئیسلام لەسەرەوەن کە صحیحە، بەڵام تۆ نابێ تەعویلی بکەی بە شێوەیەکی ناشەرعی. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم خانووەکە ئەسووتێنم بەسەریانە بە ئاگر. ئیتر تۆ نابێ بڵێ مەبەستی ئاگر گوڵ و گوڵزارە، نە مەبەستی ئاگرە، وەکو خۆی تەفسیری بکە و شەرحی بکە. بەڵام هەندێک کەسەیە لەناو کۆمەلگای ئێمەدا بەهۆی ئەوەوە یا حاقدیە یا حەسادەتە یا گوێپێنەدانە و شتەکان بە مێشکی داناچێ، دوای کە دەرئەچێتە دەرەوە لە هەموو مزگەوتەکانە خوتبەکە بە بیدعەت نەقڵەکات. بۆچی؟ لەبەر ئەوە ئاگای لێ نییە. کۆمەڵێ بوختیان دەکات بەبێ ئەوەی بزانێ مەسەلەکە چییە. ڕەسوڵ اللهی خۆشەوی صلی الله علیه وسلم ئەو کەسەی خۆش ناوێ ڕقی لێتی کە نایە بۆ نوێژی جەماعەت و لە ماڵەوە نوێژ ئەکات بەبێ عوزرێکی شەرعی. ئەی نازانم چەند جار باسمان کردووە یەک نوێژی جەماعەت خێری حەجێکی هەیە، ناوەکەت نووسیوە بۆ حەج، ناوت دەرناچێت فرمێس بە چاوەکاندا دێتە خوارەوە چونکە نەڕۆشتیتە بۆ حەج. ئەی باشە بۆ فرمێس ناڕژێنی بۆ ئەوەی کە نوێژەکەت لە مزگەوتا بە جەماعەت فەوتاوە. والله ئیمامی عومەر خوای لە ڕازی بێ نوێژێ جەماعەتی فەوتا باخێکی بوو لە پێناو خوا دەبەخشی. علەمایانی پێشوو سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پیاوچاکان کە وەکو ئێمە بوونە، کە وەکو ئێمە نوێژی جەماعەتیان ئیهمال کردووە. ئێمە ئەهلی جومعە و ڕەمەزانین تەواو، دواییشمان بە مزگەوت نامێنێ. جا لە کۆتاییدا خوتبەی یەکەمدا ئاگاداری خۆمان بین برا شیرنەکانم، لە خوای گەورە بترسین. ئەگەر پێغەمبەری خوامان صلی الله علیه وسلم خۆش دەوێت بە قسەی با بکەین، ئەگەر پێمان خۆشە بەکردەوە نەک بەدەم. ڕەسوڵ اللهی خۆشەوی صلی الله علیه وسلم ئێمەی خۆش بوێ وەرن بۆ مزگەوت. والله ئەوە ئینشەڵڵا هاتووی مزگەوت بکە خوای گەورە وعدی داوە پێی، ضەمانەتی کردووە بەسەر فردی سیراتە پێی ئەپەڕێن.